الجزاء من جنس العمل. پیغمبری خوشویستمان صلی الله عليه وسلم افرمی الراحمون يرحمهم الرحمن. اوانی که بزیان بخلق هاتیتوا، بخلق ما بس بشر نیه، حتى تنانت بحيواناتشه خوا رحمیان پیکا. يعني الراحمون يرحمهم الرحمن، يعني اوانی که اهلی رحمن خوا رحمیان پیکا. ایستو الرحمة هبه بزيد هبه برانبر بعبدكاني خوا بإنسانكان وبرانبر بمخلوقاتي تريش، حتى تنان برانبر بميروليك برانبر بحر مخلوقك لمخلوقاتي خوا كخوا داينا وتو بزيد فيها هبيتوا. عندي مخلوقاتي خوا فرماني كردو بيان كوجين وكمار ودو بشكو وانا او جوازه، بس او مخلوقاتاني كخواي قورا امري كردو تو برانبريان ببزيبيت خوا ببزيه برانبر. اما برانبر بصفة جوانا كان برانبر بعكس كشي پیغمبری خوشویستمان لحديثك كإمام مسلم بمعنى جريتوا افرمي حكيمي كر حزام او صحابيه كحديثك اجريتوا افرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم جملي بو فرموي ان الله يعذب الذين يعذبون الناس في الدنيا. افرمي خواي تعالى عذابي او كسان ادا سزاي او كسان ادا كسزاي خلقي ادا لدنيا. هر كسي لدنيايا سزاي خلقي بدا لنا حق، تنانت سزاي حيوانيكيش بدا لنا حق خواي تعالى للروج قيامتها لجياتيا سزاي هذا. چەند خۆشەم قاعدە بۆ ژیانی خۆمان جێبەجێ بکەین. هەر کاتێ بتەوێت چاکەیە بەرامبەر خەڵک بکەت دڵنیا بە چاکێت بەرامبەر ئەکرێ، هەر کاتێکیش بتەوێت خراپە بکەیت دڵنیا بە خراپەت بەرامبەر ئەکرێ. ئەمەش لە ژیانی خۆمانە زۆر زۆر بینیمانە. بیرم تێپیا ئافرەتێکی پێژن داپیرەی ئێمە بوو، بینایی لەدەست دابوو، بیستنیشی لەدەست دابوو، زۆر پیر بوو. یەکێک لە بووکەکان یعنی لە بووکی کوڕەزاکانیشی نەک لە بووکی کوڕەکانی، بووکێکی کوڕەزایەکی زۆر خزمەتیە کرد. لە کاتی نانی گەرمی بکردایە بە تایبەت نانی بۆ ئەبرد، چێشتی خۆشی بکردایە بە تایبەت چێشتی بۆ ئەبرد کە لە ماڵەکەشیانە وەکو بڵێ ئەو مەسئولی نەبوو، بەس ئەو هەر تایبەت خزمەتیە کرد. ئەی شۆر پاکێ کردەوە. هەموو جارێ کاتی ئەو ئەمەی ئەکرد ئەویت یا ڕەبی کچم قولفی کەعبە بگری. تەسەورەکەن ئەم قسەی کە ئەیکەم هەشتاکان سەرەتای هەشتاکان مەحاڵە بیرم دێ. تەسەورەکەن ئێستا ئەو ئافرەتە گەورە بووە، با بڵێن ئەو وەفاتی کرد و ڕۆژ خوای تەعالا بخاتە بە ڕەحمەتی خۆی، بەڵام ئەمی تریان ئێستا بە تەمەن بووە. تەسەورەکەن چەند جار چوو بێتە ماڵی خوا؟ 12 جار چووتە ماڵی خوا. 12 جار بە شەرتێ مێردیشی نەماوە، هەر لەو کاتانەوە لە نەوەتەکانەوە مێردی نەماوە. 12 جار چووتە ماڵی خوا. سەی دوعا چۆن قبوڵە بێ، چاکە چۆن قبوڵە بێ. ئیشەکانی خوا ئاوایە. کابرایەک باسی حادیسەیەکی خۆی ئەکات لە دێهاتێکە، ئەڵێ لە یەکێک لە دێهاتەکانی حدود بوون، ماڵیان لەوێ بوون لە سەرەتای شەڕی ئێران و عێراق، هێشتا دێهاتەکان چۆڵ نەکرابوو. تی ڕۆژێکیان منتقەکەمان هەمووی بەفر بوو، ئەگەڕامەوە دیارە لە شوێنی کاری خۆی ئەگەڕایەوە وتی سەیرم کرد جوندیەک سەربازێکی عێراقی کەوتووە لەناو بەفرا و لە گۆ چووە خەریکەتی ئاچێت دەمەوە ئێوارەشە. وتی هەڵم گرد و هاوردمە بۆ ماڵ، ئاگرم بۆی کردەوە، خواردنی باشم پێدا، هاتە هۆشی خۆی خزمەتیم کرد تا بەیانی حکایەتی خۆی بۆی گەڕامەوە کە ئیجازەکە ئەمڕۆ تەواو بووە، گەڕاوەتەوە بۆ ڕەبایەکەی، بەڵام لەو شوێنە پەکی کەوتووە بەو شێوازە. ئەڵێ منیش بەیانی دوای ئەوەی نان و چایم بۆ کرد و ئەوانە گەیانمە شوێنی خۆی بەڕێک و پێکی. بەسەر ئەمەیان نزیکەی 10 ساڵ زیاد تێپەڕ بوو. ئەوە بوو خەڵک قاچاقیە کرد لە سەیتەرەکان، لە سەیتەرەکەی بینی کەرکووک و چەمچەماڵ. ئەم کابرایە طبعا دوای ئەوەی ماڵی بارەکە و دێتە شار و ئەمانە ئیشەکە لەو بینە. ڕۆژێکیان لەسەر بابەتێک ئەگیرێ و توهمەتێکی پیا ئەکرێت کە خۆی نەی کردووە، توهمەتێکی پیا ئەکرێ و ئەبرێتە ئستخبارات. و ئەو کاتانش خۆتان ئەزانن ئەوەی ببرایەتە ئەو شوێنانە زەحمەت بوو دەرچوونی. توهمەتەکەی زۆر خراپ بوو. لە نووسینگەکە چاوەڕێن
کە بیبێنە ژوورەوە ئەلەو کاتەوتی سەیرم کرد کابراەک نەقیب سێ نەجمەها بەسەر شانێەوە لە جێب قیادەیەکدا بەزی تەماشایەکی منی کرد و دوایەوە ئیشارەتێکی کوتی سواریکەن لە دواوە خسمیە بینی خۆی و زابەتێکی تر وتی تر لە دڵخۆمە زۆر ترسام بە تەمای ئەوە بووم تر نەجاتم نەوێت تەواو وتی من ئەناسی نەوەڵا من لەکوێتەوە بناسم وتی وە تەسەوری خۆم بە عەقڵی خۆم ما تەسەورم کرد کە ئەم زەلامەیەکێکە لە زەلامات جەلادەکان و هەموو خەڵقەی ناسی ئەبێ منیش بمناسیایە وتم نەوەڵا من تۆ ناناسم وتی بەڵام من تۆ باشە ناسم وتی ماڵتان لە فڵانە شوێن بوو وتم بەخوا ئێستا ماڵمان چەند ساڵە هەر لە دوایەوە ماڵمان هاتێتە شار و من هیچ تاوانێکم نییە وتی ئەزانم تاوانت نییە بیرت دێ وەختی خۆی جوندیەک ئاوا چاکت لەگەڵا کردو بەو شێوازەی کە حکایەتەکەی بۆ گێڕایەوە مارەوەڵا بیرم دێ وتی من ئەوم وتی هەر بینیتمە یەکسەر ناسیتمەوە وتی زۆر ڕێزی لێگرتم دەستی کردە گیرفانە وتی پارە شتت پێویست نییە وتم نەوەڵا وتی زۆر چاکەی لەگەڵا کردم و گەیان مێسەیتەرەکە و لێش وەستا تا سیارەی سلێمانی هات و خسمێناو سیارە و گەڕامەوە سەیکەم برا بە ڕێزەکان چاکە بکە و بیدە بەدەم ئاوە بەڵام دڵنیاش بن خراپە بکەی ڕۆژێ دێت عقوبەکەی وەرەگری هەر لە شەڕی ناوخۆیە زەلام هەبوو بەناحەق زەلامێکی برد لە شوێنێکا کوشتی دوای زەمانە ڕۆیشت ئەو دەشتە چۆڵ بوو باخ بوو دوایەوە ئەو دەشتە باخ نەما عەرزەکەی تەوزیع کریا قوتعەیە زەوی لەو شوێنە وەرگرت کابرا دوای ئەوە کردێ خانەکەی تەواو نەکرد لە هەمان شوێنە کوژرا و کەسیش نەیزانی کە کوشتی چەندی ساڵ بەسەرە تێپەڕوو خەڵک ئاوایە ئیشی خوا ئاوایە برا بە ڕێزەکانم دڵنیا بن ناحەقە بکەی ناحەقەت بەرامبەر ئەکرێت جاری وای هەر لە دنیا حەقەکە وەرەگریتەوە جاری وای شێ ئیتر هەڵەگیرێ بۆ قیامەت خۆی پەروەردگار ڕەحم بە گشتمان بکە یا ڕەبی ئیسلاحمان بکەی یا ڕەبی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کەوا خراپە ناکەن بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە خەڵقی تۆ یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کە هەردەم چاکە ئەکەن و چاکە ئەبەخشنەوە بەرامبەر بە خەڵکی